لە ڕۆژێ جیهانی تەندروستیدا هەڵمەتی نیشتیمانی کوتان دژی ئیفلیزی منداڵ لە هەرێمی کوردستان دەستی پێکرد بۆ ماوەی 5 ڕۆژ بەردەوام دەبێت و نزیکەی 1,680,000 منداڵ دەگرێتەوە. بەرپرسانی تەندروستیش داوا لە هاوڵاتیان دەکەن هاوکاریان بن بۆ پاراستنی منداڵەکانیان لەم نەخۆشیە بەدەم تیمەکانی هەڵمەتەکەوە بچن. وەزارەتی تەندروستی داوا لە گشت باوکو دایکان دەکەین کە هاوکارمان بن لەگەڵ تیمەکان بۆی زۆرترین بەشداری منداڵەکان لە کوتان بکەن چکە خۆتان دەزانن بەهۆی ئەو کوتانەوە ئەم نەخۆشیە دەتانم برێم ئینقرازی کردیە. ساڵانە 4 جار هەڵمەتی کوتان دژی ئیفلیزی منداڵ بەڕێوە دەچێت 2 جار لە بەهاران و 2 جار لە پاییزان بۆ ماوەی 5 ڕۆژیش بەردەوام دەبێت. بەهۆی ئەو هەڵمەتەوەش لە ساڵی 1998ەوە تا ئێستا هیچ حاڵەتێکی ئیفلیزی منداڵان لە شاری هەولێر تۆمار نەکراوە. بەڕێوەبەراتی گشتە تەندروستیەکان لە هەڵمەتەکانی کوتان تایبەت بە ئیفلیزی منداڵان کە بە منەظەمی دەڕوات کە ئەمە بابەتێکی زۆر گرنگە بۆ پاراستنی تەندروستی منداڵەکان و بە خۆشحاڵیەوە دەڵێم لە هەرێمی کوردستان لە هەولێر لە 1998ەوە هیچ حالەتێکی ئیفلیزی تۆمار نەکراوە. ئەمەش بەهۆی ئەم هەڵمەتانە کە سەرکەوتوانە ڕۆیە کە لە هەولێر ئێستا ئامانجی ئەم هەڵمەتی ئەوڕۆ 303,000 منداڵەکە لە یەک ڕۆژی تا 5 ساڵی دەگرێتەوە 30,000 ئاوارەی تێدا هەیە کە 692 تیمی 2 نەفەریکە کە کار دەکەن و 150 پزیشک تێدا هەیە و 426 ئۆتۆمبیلیش بۆ ئەم هەڵمەتە دانرایە. هەڵمەتی کوتانی منداڵان دژی ئیفلیزی ئەو منداڵانە دەگرێتەوە کە تەمەنیان لە خواروی 5 ساڵانە ئەگەر منداڵێکیش پێشتر کوترا بێت ئەوە دووبارە دەکوترێتەوە. ئەوە لە هاوڵاتیان دەکەین هۆشیاری تەندروستی ڕەچاو بکەن بە بەشداریان لەم هەڵمەتە دایک و باوکان منداڵەکانیان بێبەش نەکەن چونکە سەرڕای ئەوەی ڕاستە پێکوتەکانیان وەرگرتووە لە خشتەی ڕۆتینی ڕۆژانە لە بنکە تەندروستیەکان بەڵام ئەم هەڵمەتە گرنگە بۆ زیاتر مسۆگەرکردنی بەرگری لەشە لەو منداڵانە بۆ نەوەیەکی ئایندە و نەوەیەکی تەندروستی ئایندەیە. جگە لە تیمەکانی کوتانی منداڵان وەزارەتی تەندروستی تیمی تایبەتی بۆ هۆشیارکردنەوە و هاندانی هاوڵاتیان بۆ بەدەمەوە چوونی تیمەکانی کوتان دروست کردووە. ئێمە تیمی ڕاگەانی تەندروستی هەولێر پڕۆشۆری دەرگا بە دەرگا هاوشان لەگەڵ ئەو تیمە تەندروستیانەی کە لەناو کۆڵانەکانەیە بۆ کوتانی منداڵەکان ئێمەش هەمانگ دەبین لەگەڵوان بۆ ئەوەی زیاتر هاوڵاتیان هۆشیار بن لە ڕێگە تیمەکانی هۆشیاری تەندروستیەوە ئەوان هۆشیار دەکەینەوە بۆ ئەوەی منداڵەکانیان بەشداری پێ بکەن لە هەڵمەتی نیشتیمانی کوتان دژی نەخۆشی ئیفلیزی منداڵان. ئیفلیزی منداڵان نەخۆشیێکی درمی ڤایرۆسی ترسناکە بە زۆری تووشی منداڵانی خوار تەمەن 5 ساڵان دەبێت و دەبێتە هۆی ئیفلیزبوون یاخود مردن. هیچ چارەسەرشی بنبڕ نییە بۆ نەخۆشی ئیفلیزی منداڵان بەڵام دەکرێت بە ماکوتەیی ڕێگەی لێ بگیرێت کە بە چەند جارێک پێدانی کوتان منداڵ پارێزراو دەبێت لە توشبوون بەم نەخۆشیە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.